Was führt häufig zu schweren Unfällen? لێرەدا بە زۆری چ شتێک تووشی ڕووداوی سەختی هاتوچۆمان دەکات یاخود بەرە و ڕووداوی سەختی هاتوچۆمان دەبن. یەکەم eine unangepasste Geschwindigkeit. کاتێک کە خێراییت نەگونجان دەبیتن لەگەڵ دۆخی هاتچۆیە، دۆخی کەشوهەوایە، دۆخی ڕێگاکەیە، کامەیە کەواتە وەڵامی یەکەم بۆنگۆ جێ دێڵم. Einfahren mit zu geringem Abstand. لێخوڕین بەچێ بەوەی کەوا بینەچی کەمت دابیتە بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشەخۆت. بەو مانایی کەوا چت کردبیتن بینەچی کەمت دابیتە خۆت و ئۆتۆمبیلی پێشەخۆت مەودای سەلامەتی جێبەجێ نەکردبیت. حاڵەتی سێم eine mangelhafte Beobachtung des Verkehrs. mangelhafte Beobachtung ئەو حاڵەتەیە کاتەکە ئینسان زیاد لە حەد چاودێری ڕێگای دەکاتن ئاور دەداتەوە ئەو لای دەکاتن بە مانای کەلیمە مشەوش بوون. کەواتە لەو سێ وەڵامەی کامی ڕاستە. کاک سەلام دەرێتن ئەو خەزنەشمان فێر کە خەزنی چ کاک سەلام؟ کاک سەلام کۆمنتی هەیە پێشتر؟ ئەگەر کۆمنتی هەیە بزانن بینن کۆمنتەکەی بخوێن مەوزان چیە مەسەلە. لەو سێ وەڵامەی ئیشبین کۆردیش نووسرای یەکەم و دووم سێم، کاک خالی دەرێ یەکەم و سێم، کاک هەڤال یەکەم و سێم. بەهەرحاڵ هەر سێشی زۆرینەتان دەڵێن هەر سێشی ئەی ڕەحمەتان لێبیتن هەر سێشی لێرەدا ڕاستە. هەر سێکشت لێرەدا بەرەو چمان دەبن تووشی کەوتت. ئینشاءڵڵا دای دەبەزێنم ئینشاءڵڵا خەزم کردیە و دای دەبەزێنم برا بەڕێزەکە. هەر سێک وەڵام لێرەدا ڕاستن. باشە ئەو سێ حاڵەتانە بە زۆری تووشی ڕووداوی سەختی هاتچۆمان دەکەن کاتێکەوە کەشوهەوا نالەبارە، بەفرە، بارانە، خێراییەکەت نەگونجاندیە، ئۆکەی لەگەڵ دۆخی کەشوهەواکەی تەمە خێراییەکەت نەگونجاندیە، یاخود بۆ نمونە جادە ناتەواوە خێراییەکەت نەگونجاندی لەگەر دۆخی جادەی، جادە خێرایی سنوودارکراوە نەتگونجاندیە. ئەوە یەک دوو Einfahren mit zu geringem Abstand. ئەتوو مەودای سەلامەتی پێویستە جێبەجێ بکەیت لە بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشەخۆت. کاتێککە نزیک دەبێت لە ئۆتۆمبیلی پێشەخۆت حتمما مەترسی زیاترە. باشە هي erhöht sich der Unfallrisiko. و حاڵەتی سێمیش کاتێک کە ئینسان زۆر بە مشەوشی سیارەی لێ دەخورێت حتمما تووشی و حاڵتان دەبێت. پرسیارێکی ترمان هەیە جەماعەت. Was müssen Sie in dieser Situation beachten? لەو حاڵەتەیدا دەبێت ئاگاداری چ بین؟ Warnblinklicht an لە ناوکەوانەیەک بۆمان نووسراکەوە چوار فلاشی هەڵکردیە. لێرەدا وێنەیەکمان هەیە پاسەکی هاتوچۆی لە سایدی بەرامبەر دەستە چەپ ڕاوەسایە لە بوسال شتێلەی کەواتە دەبێت لەو حاڵەتەیدا ئاگاداری چ بین؟ یەکەم Sie dürfen in keinem Fall vorbeifahren. بە هیچ شێوازێک ڕێگە پێدراونی کەوا لی تێپەڕبی. دووەم Sie dürfen nur vorbeifahren, wenn eine Gefährdung von Fahrgästen ausgeschlossen ist. تەنها ئەو کاتە ڕێگە پێدراوی تێپەڕبی کاتێککە مەترسی دروست نەکەی لەسەر سەرنشینەکان. سێیەمیان Sie dürfen nur mit Schrittgeschwindigkeit vorbeifahren. تەنها بە خێرایی پێشنیارکراو دەتوانی ڕێگە پێدراوی لێ تێپەڕبی. کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە؟ جەماعەت بەردەوام لە لایکەکان سپاسان دەکەم، بەردەوام شەیری لایڤەکە بکەن بۆ خوشک و برانەی تر دەستان خۆش بیتن. دووەم و سێیەم هەمووتان دەرێن دووەم و سێم وەڵامە ڕاستەکەیە. هاوڕێیان ریپۆرتێکی زۆرمان لەسەرە تکایە تا دەتوانن بەشداری ئەکتیڤ بوونەوەی پیجەکەمان بکەن سپاسان دەکەین. وایە جەماعەت بالفعل ڕۆژانی ڕابردوو بە تایبەتی هەفتەی ڕابردوو ریپۆرتێکی زۆرمان لەسەرە لە ناو لایڤیش هەفتەی ڕابردوو ڕاستە و خۆ ریپۆرتم لێ درایە. ئەوجا هیمەت بکەن ئەکتیڤی بەرز بکەنەوە وەکو یارمەتی دەرەک لە بۆ پیجەکەی بۆ ئەوشکەوە ئەمە ئینشاءڵڵا بەردەوامی پێ بدەین. باشە یەڵە بچینە سەر پرسیاری دواتر. دەستان خۆش سپاسان دەکەم. پرسیاری دواتر Womit müssen Sie in Wohnvierteln mit geringem Verkehr rechnen? سپاس کاکەتەنیا دەست خۆش بێ. لەکوێ ئەمە لە ناوچە نیشتەجێیەکان کە هاتوچۆی کەمی تێدایە دەبێت حساب بۆ چ بکەین؟ باشە
لا ناوچە نیشتە جێبوونەکان کە هاتوچۆی کەمی تێدایە دەبێت حیساب بۆ چ بکەین. یەکەم ڕێزاری کاک سامان خۆشەویستی براکەم. Das Radfahrer unaufmerksam sind. بۆی کەوا پاسکە سوارەکان بەبێ سەرنجن لەسەر جادەی بن باشە لێدەخورن بەبێ سەرنجەوە. دووەم Das spielende Kinder auf der Fahrbahn laufen. منداڵ کە یاری دەکەن لەسەر جادەی دێن و دەڕۆن. سێمیشان dass alle Erwachsene sich verkehrsgerecht verhalten. زۆر سپاس کاکە تەنیا دەست خۆشبی براکەم. بۆی کەوا کەسانی سەروی 18 ساڵ Erwachsene سەروی 18 ساڵ بە شێوازێکی یاسایی هەڵسوکەوت دەکەن. ئایا ڕاستە؟ لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت؟ سپاس براکەم سپاس دەستخۆش. لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت؟ کاکە تەنیا لایک بکەن ئافەرین. لایکی شاشە بکەن جەماعەت دەستان خۆش بیتن لایک بکەن سپاسان دەکەم. کاکەی من بەخێراتی براجیان ئەوە تازە کۆمنتەکەتم دیت. لەو وەڵامانە یەکەم و دووەمی دەرێن جەماعەت یەکەم و دووەمی ڕاستە. Okay? Lehrer یەکەم و دووەمی ڕاستە. Das Radfahrer unaufmerksam sind و das spielende Kinder auf die Fahrbahn laufen. بۆ ناوچەیەکە کەوا حتمما هاتچۆی زۆر لەسەرە ناوچەیەکی نیشتە جێبوونە بۆیە منداڵ حەقی خۆیی لەسەر جادەی بێ و بڕواتن. پرسیاری دواتر ڤیدیۆکمان لەهات یەکەم ڤیدیۆ لە بۆ ئەو شۆ یەکەم ڤیدیۆ ڕێزداری کاکە ژیان. لێرە ئیشارەتمان پێکردیە بۆ دەسەڕاستی خۆمان ترافیکمان هەیە پێش دەکەینەوە بۆ دەسەڕاست ها پاسکلی دەبینن و هەروەها چمان هەیە کەسی پیادەشمان هەیە لە زادەی دەپەرتەوە ئۆتۆمبیلێکیشمان لە پێشە. ئەمن تەنها زاهیریەن ڕوونکردنەوەمدا ئێستا دێمە سەر پرسیار وەڵامەکان بۆتان شەرح دەکەم زانین کامەی ڕاستە. دەستان خۆش بیت جەماعەت بەردەوام بن لە لایکەکان سپاسان دەکەم. zu Aufgabenstellung. Der letzte, worauf müssen Sie jetzt achten? Essa دەبێت ئاگاداری چ بین؟ Auf den vorausfahrenden PKW ئاگاداری ئەو ئۆتۆمبیلەی پێشە خۆمان بین. دووەم auf das Motorrad ئاگاداری ئەو ماتۆڕەی دەبین ئەو ماتۆڕەی کە ڕۆی تێپەڕی یاخود auf das Fahrrad ئاگاداری ئەو پاسکلەی دەبم. لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە؟ دەستی خۆشبیاری وڵا کاکە تەنیا هەموو نەوعە هەدیەشی نار سپاس دەکەم کاشی من دەست خۆش بیتن. جەماعەت لایکی شاشە بکەن سپاسان دەکەم. پێویستمان بە ئەکتیڤە لایکی شاشە بکەن لایڤەکەی شێرکەن سپاسان دەکەم. وەڵامەکان یەکەم و سێمی دەڵێن یەکەم و سێم جەماعەت دەڵێتن auf den vorausfahrenden PKW auf das Fahrrad. خەریکە دەستم شل لەبێەوەی لەسەر شەحنی دەربینم جارێ ئێرە ئەوەش بێخمەیە چکە خۆش نییە لایڤەکەش بلەرزیت. ئۆکەی بەڵێ ئەوە وەڵامە ڕاستەکانن بۆ ڤیدیۆ erneut abspielen تەمەشا بکەن. لێرە کەسی پیادەمان هەیە لە زادەی دەپەرتەوە کەواتە دەبێت ئاگداری ئەو ئۆتۆمبیلە بین ئەوش پێ دەکاتەوە بۆ دەسەڕاست دەبێت بوەستیتن کەسەکە ئیزمدا و پاسکل سواریشمان هەیە دەبێت پاسکە سوارەکەش ئیزم بدەین. چاوەکەم ڕێزدارن سپاسان دەکەم. ئەوە گوتمان چێ وەڵامی یەکەم و وەڵامی سێمی ڕاستە. پرسیاری دواتر ڤیدیۆیەکی ترمان بۆ هات لێرەدا بزانین چ هەیە تەمەشا بکەین. پێش دەکەینەوە ئەوە فکرم لەسەر کۆمنتەکان و کۆمنتی ئەدمینەکەی دەست خۆشبی پاسکلمان دیت وایە پێش دەکەینەوە بۆ دەسەڕاستی خۆمان پاسکلمان دیت لە ئاوێنەکەش دیارە حاڵەتەشت کەمان هەیە ئەوە بۆنگۆی بەجێ دێڵم. Worauf müssen Sie hier beim Rechtsabbiegen achten? کاتێکە پێش دەکەینەوە بۆ دەسەڕاستی خۆمان دەبێت ئاگاداری چ بین؟ Ich bin kurdisch, habe eine Frage. فەرموو کاکە گیان. دەبێت ئاگاداری چ بین؟ یەکەم auf den Radfahrer پاسکە سوارەکە auf das Motorrad ماتۆڕەکە یاخود auf den Gegenverkehr ئۆتۆمبیلی بەرامبەر. لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە؟ لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت؟ کامەی ڕاستە لەو سێ وەڵامەی؟ یەکەم کاک عەلی هەژار دەرێ یەکەم و دووەم. ئەمە بەس پاسکلەکەمان دیت
هیچ حاڵەتەکی دیکەمان نییە. ماتۆر تەمەشا بکەنەوە دیقەتی ماتۆرەکە بدەنەوە کا ڤیدیۆ ئەپشپیلن ڤیدیۆ ئێرنۆید ئەپشپیلن دیقەت بدەن ئەوە پاسکلەکەیە ماتۆرەکە ڕایگرتیە پارچی کردیە دیقەت بدەن لەسەر فابانغاندی پارچی کردیە ئەمە کە پێز دەکەینەوە تەنها پاسکلەکەمان هەیە ئۆکەی تەنها پاسکلەکەمان هەیە زۆر چاکە بچینە پرسیاری دواتر ڕێکلامان لەوات بە باندیش نەبین بەو ڕێکلامەی Woran können Sie erkennen, dass eine Pferdkutsche die Fahrrichtung ändern möchte? ئەمە چۆن دەتوانین بزانین سپاس بۆ خوشکبرانی کە فۆلۆیان کردوینە چۆن دەتوانین بزانین کەوا گالیسکێک کە لە پێشمانە دەیەوێتن ئاڕاستەکەی خۆی بگۆڕیتن باشە پێش دەکاتەوە دەسە ڕاستە دەسە چەپە هەر حاڵەتێک بیتن سڵاو لێبی شێخ فاتح بەخێر بێ Dritten, wann hast du Zeit mit Gruppe mit dir reden? Meinst du privat mit mir telefonieren? Ich habe morgen Zeit. Wenn du willst, morgen Nachmittag kannst du mich gerne anrufen. Okay, morgen Nachmittag, ich bin ja erreichbar. Aber bitte vorher kurz schreiben im WhatsApp. Okay. Am Ausstrecken des Arms des Kutschers. با دەستی ئەو کەسەی کەوا لەسەر گالیسکەکەیە کوچە ئەو کەسەیە کەوا لەسەر گالیسکەکەیدا دەنیشیتن باشە دەستی بەدەست ئیشار دەدا بۆ دەسەڕاست یان دەستەتە بۆکو پاسکە سواری ئۆکەی حاڵەتی دووەم ئەم ئایگنشالتتە بلینکە بۆی کەوا کە سەکنی پێکردیە گڵۆپی سەکنی پێکردیە سێمیشان ئەندێ ئاوسکیشالتتن ڤینکەکەلە لێرەدا ئەو حاڵتە دەکە ئەو شتێک کە لە دەستێتی بۆ نمونە ئاراستەی دەسەڕاستە دەسە چەپە بەرز دەکاتەوە ئەوەم شەرح دەکەم دەستمەوە هاوها لێ دەکەم خۆ دەستی من نابینن کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت Sehr gut, wenn du schon meine Nummer hast, dann ist ja gut. Alles klar. دخیل بوون لە کۆرسی سەری چەندە کاکە کۆرسەکە سعری 300 یۆڕۆیە باشە 35 ڕۆژ لەگەڵ تەڵەبەی دەبم هەموو پرسیارەکان شەرح دەکەم لەگەڵی و هەروەها دوای کۆرسەکەش ئینشاءالله کاتی ئیمتحانی کەدانا ئەوە زووتر پێشوەختە پێم دەڵێتن لەگەڵی دەبم ئیمتحانی پێ دەکەم ئینشاءالله بۆ ئەوەیکەوە سترێسێکی وای بۆ دروست نەبی لە ئیمتحانی و لە هەر کاتێکیشدا دوای کۆرسەکەش بیت هێشتا ئیمتحانیشی نەکردبیتن بە هەموو تەڵەبەکانیشم ڕاگەاندیە هەر کاتێک پرسیارێک شتیان هەبیتن خزمەتیان دەکەم با تەلەفۆنی بکەن با نامەش بنێرن ئەنگۆش هەروە بەخوای شخصە بۆ هەر بەشداریش نەبووە لە کۆرسی یعنی شخصێ بە بەردامی ڤیدیۆی دەنێری نامەی دەنێریتن ڕسمی دەنێریتن بێ ئەوەی کە بەشداربی لە کۆرسیش جوابیشمان دایتەوە ئەلحەمدولیلا نەتیجەیەکی زۆر باشی هەبووە سپاس دەستان خۆش بی جەماعەت کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە کتابەکەم بۆ هاتیە دەیڤید ژاڵە نووسیتی 35 ڕۆژ کتابەکەم بۆ هاتیە لەو کتابەی کتابە نوێیەکەیە ئەوەی کە لە پاش یەکی چارەوەیە 1500 پرسیاری تێدایە باشە تقریبان نزیکەی 300 پرسیاری دووبارەیە کە کاتەکەی لێک دەدەینەوە بەڵێ 35 ڕۆژەك دەردەچیتن کاتی کۆرسەکەی لاوانەیە زیاتریش بیتن بەڵام وەکو ئەوەی کەوا پێشبینی کراوە 35 ڕۆژ کێشە نیە ئاساییە سڵاو لێبی خوشکایفا هەموو لایەک بەخێر بن کوا وەڵامەکان ئەپل ئایفۆن دەرێ هەر سێشی یەکەم و دووەم و سێمی ئەمن جوابی ئەپل ئایفۆنی دەدەمەوە دەرێم دەستت خۆش بیتن لێرەدا هەر سێک وەڵامەکان ڕاست بوون باشە ئەو جاوەرە خەڵک لە یوتیوبی تەمەشای ئەو ڤیدیۆی بکاتن کەوا ئەوەمان کردیە خەزمان کردی ڕیکۆردمان کردی دەرێ ئەو هەموو قسەیە چێ دەکەن کابرا هەر گوێژ ناگریتن وایە دەستان خۆش سپاسان دەکەم جەماعەت تکایە لایکی شاشە بکەن ڕیپۆرتێکی زۆرمان لەسەرە دیارە بازاری خەڵکمان نێشتیە بەوەی کە پرسیار وەڵام بۆ شازە شرح دەکەین ئەوانەی کەوا بە پارە دەچن ئیمتحانی دەکەن باشە 2000 و 3000 ڕۆی و نەفرە بۆ 4000شی دایە یعنی بە فیدباکەوە لە کنمە ئیتر بەهەر حاڵ جگەلەوەی کەوا تووشی مەشاکلی زۆریش دەبن ئیتر خوای گەورە هەموو لایشی پارێزی ئیشەڵا تووشی ئەو حاڵتانە نابن ئەوەشی کە دەیکەین ئەوە بۆ سوود و ئیسفادەین گۆیە ئۆکەی یاڵە پرسیاری دواتر
Wo ist das Halten verboten? ئەرێ لەکوێ ڕاوەستان مەمنوعە لەکوێ ڕاوەستان مەمنوعە و برا بەڕێزە دەرێتن نووسینگان دیاری نییە لەسەرەوە کۆدیش پێپڵ نووسینگەمان دیاری نییە لەسەرەوە کاکە ئەمە نووسینگەم نییە کەسەکەم بە تەنهامە وەکوی ئێستا شەرع دەکەم ئەمن پرسیارەکانی مۆڵەتی شۆفێری شەرع دەکەم لە لایڤی ڕاستەوخۆ ڤیدیۆم هەیە لە تیکتۆک و لە یوتیوب و ئەوانە مودێکی زۆریژنە دەستمان پێکردیە 8 مانگەکە دەستمان پێکردی ئەلحەمدوللا تا ئێستا دەیان کەس لە خودای بە زیاد بیتن ناجیح بوونە ئەلحەمدوللا ئەوە جێگای دڵخۆشیە بۆیە ئەوەش وام لێ دەکاکەوە بەردەوام بم کۆتا حەلیش تەڵەبەیە کەسێک کە بۆ نمونە دەڵێ کاکە من پێویستمە کە کاملی کۆرسەکەی لەگەڵت بم دەمەوێت کۆرسی بەرژار بم کۆرسیشم هەیە وەکو فریادە ڕەسەک زۆر چاکە یەڵا لەو سێ وەڵامانە بابزانی لەکوێ ڕاوەستان مەمنوعە یەکەم و بە شاختێکلن دەزان چیە سەرمەنهۆڵەکان ڕاوەستان لەسەر سەرمەنهۆڵەکان سەرمەنهۆڵ حتمما لەسەر جادە هەیە ڕاوەستان لەسەر سەرمەنهۆڵەکان ئایا مەمنوعە ئەوە بۆنگۆ بەجێ دێڵم دوم unmittelbar hinter Fußgänger überwegen ڕاستەخۆ دوای ڕێگای پیادا سێمیان auf Fußgänger überwegen sowie bis zu 5 Meter davor لە سەر ڕێگا پیادە و هەتا وەکو 5 مەتر پێش ڕێگا پیادەکەی مەمنوع بیتن کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت بزانم یەک دوو کۆمنت هات بزانم چیان نووسی بە و خوشک برایانە دێچەوە ئیشا منکەی دلێر مەقسەدت چییە کاکۆ سڵاو ئەرێ تاقیکردنەوەی تیۆری قورسرە یان پراکتیک قورسرە وەڵاهی کاکە ئەمن دەڵێم ئەگەر تیۆریەکەی لێی تێبگەی چکە قورسرە تیۆریەکەی حتمما لێی تێبگەی پرسیار وەڵامەکان لێی تێبگەی هەمووی دڵنیابە لەوەی کەوا پراکتیکەکەشت لە بۆ ئاسانتر دەبیتن بۆ چووکە پراکتیکەکە پەیوەستە بە تیۆریەکەوە تو لە هێما هاتووەکان تێدەگەی لە شتەکان تێدەگەی دەزانی داوای چ لێ دەکات دەچێت سەرجادەی وەکوی کە لە لایڤەکان دەرێم ئەو پرسیارانە دانراینە فەرمو ئێستا پێ دەرێ لەکوێ ڕاوەستان مەمنوعە ئەدوو سبەینێ دەزانی لەکوێ ڕاوەستان لە کاتی لێخوڕین دەزانی لەکوێ ڕاوەستان مەمنوعە و لەکوێ مەمنوع نییە باشە کەواتە یارمەتی دەرێکی زۆر زۆرتە کەواتە ئەوەیە یەکەم جار ئەوە قورسیەکەیەکە کە تێت پەڕاند ئەوی تر ئاسان دەبێتەوە کاکە نامی بنێرە کاکە دلێر باشە نامی بنێرە بۆ وەتسەئاپێ برای من نوتغای هەمووتان دەڵێن بەس سێم من پێویستم بە فێربوونی مۆڵەتی لۆریە چونکە لە ئێستادا ئاوز بلونگەکەم سەرکەوتوبی خوشکی بەڕێزم ئێلکاوی وەڵاهی ئەمن بەس کلاسە بی شەرح دەکەم بەس پرسیارەکانی کلاسە بی پیکاوی شەرح دەکەم باشە ئەوە پرسیار و وەڵامەکان کەواتە لێرەدا وەڵامی سێم ڕاستە دەستان خۆش وەڵامی سێم وەڵامە ڕاستەکەیە کەوا ڕاوەستان بۆ چێ قەدەغە بیتن بۆ چ مەمنوع بیت لە سەرمەنهۆڵی چ زیانەکی پێدەگەینی کەواتەوە عەلەق و بەلەقە غەڵەتە unmittelbar hinter Fußgänger überwegen ڕاستەخۆ لە دوای ڕێگای پیادەش مەمنوع نییە دەتوانی پارک بکەی ڕابۆسی بە پێش بکەیەوە بەڵام لە پێش ڕێگای پیادە هیچ لەو سێشتت لە بۆ نییە نەدەتوانی ڕابۆستی هەتا یعنی 5 مەتر لە پێش ڕێگا پیادە و سەر ڕێگا پیادەکەی نەدەتوانی ڕابۆستی نەدەتوانی پارک بکەی نەدەتوانی بە پێش بکەیەوە باشە جەماعەت ئەوە حاڵەتەکەیە وەڵامی سێم تکاتان لێ دەکەم بەردەوام لایکی شاشە بکەن سپاسان دەکەم لایکی شاشە بکەن جەماعەت دەست خۆش بیت من لە تیۆری دەرسمە بەس پراتیکمەوە نازانم چۆنە تەمەشای چەند ڤیددیۆچی بکە ڤیددیۆکم لە بۆ داناینە هەندێک حاڵەتە لە بۆ پراکتیکەکەی سوودت پێدەگەینی ئیشاڵا برا بەڕێزەکەم باشە ئەگەر زمانی شت باشنی ئاسی زمانی پەیجی نامی بنێرە لە بۆ پەیجی سەرابنی دەکەم ئەو دەم گوتی ئەو شۆ لە کۆرسیش نامی بنێرە لە بۆ پەیجی ئەگەر زمانت باش نییە هەندێک شت لە بۆ دەنێرم سوودی لێ ببینی ئینشاءڵڵا وەکو سیستەمەکانە نووسیتمەوە وەکو هەندێک وەشە و کەلیماتە نووسیتمەوە بە کوردیەکەی وەکو هەندێک حاڵەتی دکێ وێنەی ترە کە مانا کوردیەکەیان لەسرە ئیشەڵا سوودی دەبیتن لە بۆت موسڤایزنەوە لەکوێت بۆ دیاری ماوەیە کە برام بەخوای کاکە دەزانی ڕەمەزانە ئیتر هەموو کاتێک ئینسان ناتوانانی دوێنێ نهاتم بەڵام پێرە شەوێ لە لایڤی بوو
بچین بەردەوام بین. پرسیاری تر ئەوەتە ڕاستەوخۆ لە دووی هات. ڕێگای پیادەمان هەیە لە پێش ڕێگای پیادە و لە پاش ڕێگای پیادە، کەواتە vê helt falsch چێ بە غەڵەتی ڕاوەستایە لێرەدا؟ سیارە سوورەکەیان سیارە زەردەکە؟ ڕەحمەتان لێبیتن. وەڵامی سێمە دێخۆتە پیکاوی. بۆ چکە گوتیتمان لەسەر ڕێگای پیادا و هەتا 5 مەتریش پێشی ڕێگای پیادا مەمنوعە چێ؟ ڕاوەستان، پارکردن، پێشکەوتنەوە. ئەو سێشتە لە بیر مەکەن. باشە؟ کەواتە لێرەدا دێخۆتە پیکاوی helt falsch. ئەوە وەڵامەکەیە. دەستان خۆش بی. پرسیاری دواتر ئەوە چم کرد چوومە چێندەر. Welche Vorteil bietet ein Antiblockiersystem یاخود ABS؟ چ سوودێکمان پێدەگەێنیتن؟ ABS. ABS بۆ چ شتێکی دانایە؟ ئیسپادەی چیە؟ سوودی چیە؟ باشە؟ Beim Bremsen wird das Blockieren der Räder verhindert. لە کاتی ئیستاپکردندا ڕێگری دەکات لە چێ؟ لەوەی کەوا تایەکان بلۆک ببن، جام ببن. ئەوە حاڵەتی یەکەم. دووەم، Kurven können wesentlich schneller durchfahren werden. لۆفە بەهۆی ئەو ABS-ەوە دەتوانی سەریعتر لە لۆفەی لێ بخڕی. ئایاوە مەبەستەکەیتی؟ سێمیشان selbst bei starkem Bremsen bleibt die Lenkfähigkeit erhalten. تەنانەت ئەگەر بێت و ئیستاپەچی تۆندیش بکەیت هەڵسوکەوتی سوکانی یاخود کۆنتڕۆلی سوکانی زیاتر لە دەستدا دەمێنێتەوە، زیاتر کۆنتڕۆلی سوکانی لە دەستی دەمێنێتەوە. بۆیە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە، کامەی بەڕاست دەزانن بۆم بنووسن. لەو سێ وەڵامەی کامەی بەڕاست دەزانن بۆمان بنووسن. یەکەم و سێەم ئەو دڵە ڕەشە دەرێ بە سێم خوشکانە. یەکەم و سێم کاک هێمن، یەکەم و سێم شەب مۆتا بەولۆ یەکەم و دووەم. یعنی بە ABS-ەوە سریعتر لێ دەخڕی. بەهەرحاڵ دەستان خۆش بیتن، لێرەدا وەڵامی یەکەم و سێمی ڕاستە. باشە؟ حتمما ڕێگری دەکاتن لەوەی کەوا چێ تایە بلۆک ببیتن. وهروە سوکان لەو حاڵەتەی هەڵسکەوتی سوکانی یاخود کۆنتڕۆلی سوکانی زیاتر لە دەست دەمێنێتەوە. بۆیە یەکەم و سێمی ڕاستە. پرسیاری دواتر ئەولۆ هاتەوە ئێرە. گوتمان ئەوانە وەڵامە ڕاستەکانن. چینە سەر پرسیاری دواتر. جەماعەت دەبیبینەوە سەر ئێرکوان چکە هەندێک جاران ئەوها دەکاتن. چمان هەیە؟ Was versteht man unter defensiven Fahren؟ کە دەڵێن defensiven Fahren باشە لێخوڕینێکی بەرگری یاخود لێخوڕینێکی هادی و لەسەرخۆ. ئینسان چ شتێک تێدەگات دەربارەی ئەوەی؟ یەکەم mit Fehlern andere rechnen بەوەی کەوا لەو حاڵەتەی کاتێک کەوا کەسانی تر هەڵە دەکەن ئەمە لەیانەوە فێربین یاخود ئەوەش ڕەچاو بکەین کەوا خەڵک هەڵی دەکاتن. باشە ئاگداری ئەوەی بن کەوا خەڵک هەڵی دەکاتن بەو مانایشی کە ئەمە هەڵەکانیان دووبارە نەکەینەوە. ئەوە یەکەم. دووەم nicht auf dem eigenen Recht bestehen. هەموو کات چ نەکەین؟ دایمەن داوای مافی خۆمان نەکەین، قیت ببینەوە بڵێن ئیلا حەقی خۆمان و تەواو هیچیت کەمان پێ قبوڵ نییە. ئۆکەی؟ سێمیشان vorsorglich an jeder Kreuzung anhalten. واتە بە وریاییەوە لە هەموو چوارڕیانێکی بوەستە. ئایا وا دەکەن؟ کەواتە لەو سێ وەڵامەی کامەی بەڕاست دەزانن جەماعەت؟ دەی جەماعەت لایکی شاشە بکەن، لایک با بڕواتن. سپاسان دەکەم بۆ خوشکبرانی کە لێرن. ریپۆرتمان زۆر لەسەرە، لایکی شاشە بکەن، دەستان خۆش بیتن. سپاسان دەکەم. کاتمان تەرخان کردیا بۆ ئێوەی خۆشەویست ئەوجا ئەنگۆش لەو حاڵەتەیدا یارمەتی دەری پەیجەکەی بن. باشە؟ تەنها ئەوەی کە دەیکەن خەڵکی دیکە خوشکبرای دیکە داخل دەبیتن، سوودمان لێوەردەگریتن وەکو ئەوەی کەوا ئەنگۆش بە لایکی کەسانی ترکە داخلی ناولایڤەکەی بوونە. سپاسان دەکەم. یەکەم و سێم کاک بێسوون دەرێتن. یەکەم و سێم ئەوەی تر یەکەم و سێم هێمە خەیات دەرێ. یەکەم و دووەم
باشە بۆ سێم لێرەدا ڕاستە چێ بوون ئەوانەی دایانووسی یەکەم و دووەم و سێم بۆ سێم لێرەدا ڕاستە واتە بەوریاییەوە لە هەموو چوارڕێیانێکی ڕادەوەستی ئایا ئەوە لێخوڕینێکی هادی و لەسرە خۆیە چوارڕێیان هەیە پێویستەکە بوەستی چوارڕێیان هەیە گەر ئەولەویەتە دەبی پێویستەکە بوەستی ئەگەر ترافیکت سەوزبی پێویستەکە بوەستی کەواتە با درێژەی پێنەدەم سێمیان غەڵەتە جەماعەت باشە یەکەم و دووەمی ڕاستە ئۆکەی یەکەم و دووەمی ڕاستە پرسیاری دواتر ئەوە هاتەوە چکە دووبارەمان کردەوە ئینکانم فالف و بایفان غەڵەت بوو چینە سەر پرسیاری دواتر ئەو ڤیددیۆیە چ بوو تەمەشا بکەن ڤیددیۆیەکمان هەیە دیقەتی ئەو ڤیددیۆی بدەن بە جوانی دیاربیتن لێرەدا ئەو ئێلکاڤیەی دەبینن بەجی دادەگرتەوە دەستە ئێرە بەجی دادەگرتەوە کەواتە لەو حاڵتەی چ دەکەین لەو حاڵتەی چ دەکەین ئەو پرسیارە دەستکاری کرایە لە بۆ یەکی چار ئۆکەی ئەو پرسیارە دەستکاری کرایە لە بۆ یەکی چار دیقەت بدەن بەڵام ئەوانەی کە ئیمتحانیان نەکردیە هێشتا یاخود ئیمتحانی دەکەن پێشی مانجی چار ئەوە پرسیارە نوێەکان داخل نینە پرسیارە نوێەکان داخل نینە کاکێ من دەرێتن لە شوێنی خۆمان دەمێنینەوە بزانین لۆ ڤیددیۆ شتاتنم کرد دووبارە یاڵا بەهەرحاڵ بابێتەوە ئۆکەی Wie verhalten Sie sich richtig? چۆن بە شێوازێکی گونجاو و هەڵس و کەوت دەکەین لێرەدا Ich bremse weiter ab ئەمن بەردەوام دەبم ئیستاب دەکەم Ich lenke jetzt nach links پێز دەکەمەوە پێچکردنەوە بەڵکو خۆملا دەدەم ئێستا دەچمە سەر سایدی دەسەچە یاخود سێمیان Ich bleibe zunächst auf meine Fahrstreifen چ دەکەم لەسەر سایدەکەی خۆم وەکو خوتۆی دواتر لەسەر سایدەکەی خۆم دەمێنمەوە بەو مانایی کە پێچەوانەی وەڵامی دووەمە کە لا نادەم بۆ دەستە چەپی خۆم لەو سێ وەڵامەی کامی ڕاستە زۆرینەتان دەرێن یەکەم و سێم ڕەحمەتان لێبیت یەکەم و سێم وەڵامە ڕاستەکان ئۆکەی یەکەم و سێم وەڵامە ڕاستەکانە دەستان خۆش پرسیاری دواتر بەلەوەی پرسیاری دواتر شەرح بکەین بۆ خوشک برایانە دەتوانن لە سناپچاتیش لەگەڵمان بن مۆڵەتی شۆفێری لەوێش ڕاستەوخۆ چکە ئیشەکەم وایە سایقم لەو حاڵتانە هەر حاڵەتەشی ببینم شتێکی ببینم ڤیددیۆی دەکەم تەسویری دەکەم شەرحیاتی بابەتەکان دەدەم لە سناپی بۆتان دادەنێم دەتوانن ئیسپادەشی لێ بکەن ئەدمینەگەر بکرێتن بەرزی بکەنەوە سوپاس دەکەم بکەینە کۆتا پرسیار جەماعەت پێتان چۆنە بکەینە کۆتا پرسیار Wozu darf der rechte Seitenstreifen benutzt werden لێرەدا Seitenstreifen لێواری سایدی دەسە ڕاستمان بۆ چ مەبەستێک دەتوانین بەکاری بێنین بۆ چ مەبەستێک دەتوانین بەکاری بێنین یەکەم zum Überholen بۆ پێشکەوتنەوە دووەم zum Befahren mit langsamen Fahrzeugen بۆ لێخوڕین ئۆتۆمبیلانێکەوە خێراییان کەمە قەبارە گەورەی ئۆتۆمبیلی قەبارە گەورە چ بکەن سایدی یعنی لێواری سایدی دەسڕاستی بەکاربێنن بۆی قەڵەباڵغی دەدواوە دروست نەکەن یاخود zum Halten und Parken بۆ ڕاوستان و پارکردن ئەو سێ وەڵامە کامەی ڕاستە کاکە هێمن و خوشکە هێرۆ و چیتر دەرێت دووەم و سێم چیتر لەگەڵ ڕێی ئەو دوۆیدایە کاکە خوشکە باران و کاک ئاکام دووەم و سێم دەستان خۆش واتە ڕێیەکی زۆر هەیە کە دەڵێن دووەم و سێم باشە ڕێیەکی زۆر هەیە کە دەڵێن دووەم و سێم دەستان خۆش بیتن دووەم و سێم وەڵامە ڕاستەکەیە لە بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلانەی کەوا خێراییان کەمە دەستە ڕاستی خۆیان دەگرن ئەلێرە دەڕۆن لە بۆیان هەیە و هەروەها لە بۆ ڕاوەستان و پارکردنیش ئۆکەی زۆر چاکە با بڕۆین یاڵا قەینە بسم الله پرسیارێکی تر Was müssen Sie beim Überqueren einer Vorfahrtsstraße beachten? Aha. Der Überqueren eine Vorfahrtsstraße. مەبەستی لێرەدا چییە؟ ئەمێن بۆ نمونە دێمە چوارڕێیانەکی چوارڕێیانەکە دەسەڕاست و دەسەچەپی من ئەولەویەتی هەیە ئەمن دەبێ ئەولەویەتیان پێ بدەم کاتێک کە لێرەدا
ئەمە ڕاست و ڕاستەڕۆ باشە نەپێزەکەم و بۆ دەست ڕاست نەبوو دەستە چەپ بەڵکو ڕاست ڕازەڕۆ یعنی ئەو حاڵەتە دەبیتە بە کوێیان دەیە فۆفاتشخاسە ئەمن لە ڕێگە ئەولەویەتەکەی تێپەر دەبم لەو بەری دەچمە ئەو بەری کەواتە لەو حاڵتەی دەبێت ئاگداری چ بم یەکەم Ich beachte die Breite der Vorfahrstraße ئاگداری پانوبەرینی ڕێگە ئەولەویەتەکەی دەبم دووەم Ich beachte die Witterungsverhältnisse ئاگداری کەش و هەواش دەبم بارودۆخی کەش و هەوای بەفرە بارانە تەمە نازانم چ Ich beachte die Geschwindigkeit und Entfernung des Querverkehrs و هەروەها ئاگداری خێرایی و مەودای دووری هاتچۆش دەبم لەو سێ وەڵامەی کامی ڕاستە هەر سێشی هەمووتان دەرێن هەر سێشی هەمووتان زۆری نەی وەڵامەکان هەر سێکی یەکدەنگ بوون دەستان خۆش بیتن ئەو کاتە لەکوێ هەیە بکڕم کاکە ئەوە کارت نییە ئەمێن ئەو ئەپەم کاتیە دامنایە تەمەشاکەنەوە ئەپەکەیە فاشولە دابگرن ئەو ئەپەی دەتوانن بە خۆڕایی ئەو ئەپەی دابەزێنن جەماعەت ئۆکەی دەتوانن ئەو ئەپەی بە خۆڕایی دابەزێنن سکرین شۆتی بکەنەوە دیقەت بدەن فاشولە سکرین شۆتی بکەنەوە و هەر لەبیرم کرد ڕیکۆردەکەشم ڕانەگرتێ سکرین شۆتەکەش دەرچوو باشە جەماعەت کەواتە ئەوە وەڵامە ڕاستەکان بوو کۆتا پرسیاری حەل دەکەم با بچین حاسیبەمان لەو هات ئەری ئەوە چیەوە کورە زۆر قورس دیارە بە قورعانەوە چیەوە ئەو هەموو ڕقەمەی تێدایە بابزانین چیە لێرەدا زۆر ئاسانیچە پرسیارەکە قەناعەت بکەن هەر بۆ خۆتان بخینەوەم نایخینەوە Welche zulässige بزانم دەتوانین لۆمان بخینتەوە ئەو ئەپ بەلاشە ناتوانیت Welche zulässige Höchstgeschwindigkeit gilt allgemein innerhalb geschlossener Ortschaften زۆرترین خێرایی ڕێگە پێدراو لە ناو شاردا چەندە ناوەڵە بە عەرەبی نییە کاکەمە بەس بە کوردی خەڵکی دیکە هەیە بە عەرەبی شێرە دەکات دەتوانی سوودی لەوان ببینی برا بەڕێزەکەم ئەی ڕەحمەتان لێبیتن زۆر ئاسانە کەواتە بۆ ئەگەر شتێکی وا ببینین یەکسەر ڕۆحمان بچیتن ئەوە وەڵامە ڕاستەکەیە باشە 50 مەتر با لێرە کۆتای با ئەوەی بینم